تیپی تۆپی پێی یانەی وەرشی بروسک وەکو سەرزەمیانەکانی تر ماوەی نزیکەی 1 هەفتەیە دەستی بە مەشق و ڕاهێنانێکی چڕ کردووە بە سەرپەرشتی ڕاهێنەری پێشووی یانەی پێشمەرگەی سلێمانی فاتح حەمەخان و یاریدەدەرەکەی بێستون ئەکرەم کاپتنی یانەکە لە وەرزی ڕابردوو و هەروەها کاوە ئیبراهیمیش وەکو ڕاهێنەری گۆڵپارێز. سەرپەرشتیاری تیپەکە محەممەد حەمەخان کە وەرزی ڕابردوو ڕاهێنەری تیپەکە بوو دەڵێت کە بەردەوام یانەی بروسک قوتابخانە بۆ پێگەیاندنی یاریزانان بەڵام کێشەی دارایی وای کردووە یانەکە پاشەکشە بکات. ئێمەش وەکو ینی بروسک و دەستێک ڕاهێنەران لەگەم دانیشتن وەکو کاپتن فاتێ و کاپتن بێستون کاپتن کاوە کۆبنەوەشم لەگەوانش کردووە. ئەوانش بەڵێنەوە پێدا کە توی تیپێکی نمونە دروستکەن بۆ یانەی بروسەکە وەکو یانی بروس لەوانی خۆشداگەداربی قوتابخانەیەک و چەند ساڵە لە شاری هەولێر بەس بەخۆی قەیرانی دارایوە تۆزە پاشەکشە کرد بەس ئەو ساڵ ئێشاءالله ئەو 2 ساڵەی کە بتوانین وەکو جاران قوتابخانەیەکی دروستکەینەوە تا یارزانی پێ بگەین بنەکە بۆ خۆمان بۆ تیپەکانی دەوروبەر. یاریدەدەری ڕاهێنەری یانەکەش بێستون ئەکرەم باز لەوە دەکات کەوا دواکەوتنی خولی نایب لە بەرژەوەندی ئەوانە چونکە ماوەیەکی زۆرە هیچ یاریەکیان ئەنجام نەداوە. بەڵێنیش دەدات چۆن وەکو یاریزان بە گروتینەوە یاری دەکرد بۆ یانەکە بە هەمان شێوە لە دەرەوە یاریگا کارەکانی ڕاپەڕێنێت. شانازی بەخۆم دەکەم کە بتوانم ئەو پشکەم بەرکەوێتن کە یانی بروسکم هێناوە نایبوو بە تەنیا منش نەبووم بە فێرکەران و بە یاردەریە دەستی کارژێر و یارزانەکانی تریش بوو بەڵام من وەکو یاریدە ڕاهێنەر دەتوانم بەڵێن بدەم یاریزانەکان کە کولە ناو یاریگە لەگەڵیان بوومە لە دەرەوەی یاریگە بە هەمان گروتین لەگەڵیان بم بۆی بتوان لە پلە نایبیشدا بە هەمان ئەو ئاستێکە لە پلێک یانەکانی خست و بتوان بەرەنگاری یانەکانی تکە ببنەوە و بتوان ئاستێکی باش پێشکەش بکەن. یاریزانانی یانەکەش باز لەوە دەکەن ئەگەر قەیرانی دارایی یانەکەیان نەمێنێت ئەوە هەروەک چۆن لە خولی پلەیە گاریان کرد بە هەمان شێوە ململانەی لەسەر نازناوی نایابیش دەکەن. کە ئیدارەی یانەکەمان ئەمساڵ ئەو دەستە ئەو ستافەی یان ئیدارە و ئەو ڕاهێنەرانی دەستنیشان کردیە بۆ ڕاپەڕاندنی کاری یانەکەمان تا ڕادێک زۆر لیان گەشت بینم و ئاسی یاریزانەکانیش ئەمساڵ زۆر باشە بەڵام تەنها کێشەیەکە یانەکەمان تووشی بیتن ئەو قەیرانی داراییە کە بە شێوەیەکی گشتی هەموو کوردستانی گرتوتەوە ئەگەر بێت و ئەو قەیرانی داراییە چابی ئەمن زۆر گەشتبین بە تیپەکەمان وەکو چۆن پارساڵ ململانەمان کرد بۆ سەرکەوتن بۆ خولی نایب ئەمساڵیش و ململانەیەکی تون دەکەین بۆ بەدەستێنانی نازناوی خولی نایابی کوردستان. یانەی وەرشی بروسک کۆنترین یانەی شاری هەولێرە کە لە ساڵی 1950 دامەزراوە بە ناوی یانەی پۆلیس و ئاسایش بەڵام دوای ماوەیە گوەستانی لە چالاکەکانیان لە ساڵی 1998 دووبارە یانەکە بە ناوی یانەی بروسک دەستی بەکارەکانی کردەوە و وەرزی یەکەم و دووەمی خولی نایابی کوردستانی بەدەستێنا. دوو وەرز پێش ئێستاش بۆ یەکەم جار دابەزین بۆ پلەیەک بەهۆی کێشە دارایەکانی یانەکە بەڵام وەرزی ڕابردوو لە پلەیەک بە ئاسێکی جیاواز دەرکەوتن و پلەی دووەمیان بەدەستێنە و جارێکی تر گەڕانەوە نایاب. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.